من درما پیشانگه میوان می دیجی هن بازرگانن ج کردستان جزاخ و بخواک و کاک لزگی نیچریبان لزگین ده همان دم در ج بغداد کو هاتیه بازرگان وسام موفق هم بخیر هاتن سپاس با آماده بونه و اهلا وسهلا بك استاذ وسام. خلينا نبدي منك. ما الذي حققتموه من هذا المعرض لحد الآن؟ والله اللي حققناه اولا تجديد العلاقات بيننا وبين التجار. اغلبيه التجار احنا نعرفهم متعاملين وياهم سابقا، بس انت تعرف كله بالتليفون، اللقاء يختلف شويه وصار شغل بعد اكثر. إيه؟ تعرفنا على بعض المواد اللي ما كنا نعرف بها موجوده عندهم. هل تواصلتم الى اي اتفاقيات او عقود؟ نعم 100%. اي مواد جديده كانت احنا ما عندنا فكره عنها، لان شنو مثل شنو مثلا؟ يعني من ضمن البراندات اللي معامل الالبان نفسه معمل الزير اكو عنده بعض الشغلات والانتونسه كذلك احنا ما كنا يعني عندنا علم بها، لان ما عندنا مثلا درايه بالمنتج اللي عندهم بالمخازن. اي صارنا واكو معامل جديده كثيره مثل معامل الطحين والنهن ومعامل المعلبات طحين وكارجي يعني كبدايه وشندين بابت ديكا اما وكو هنگاوی یکم لسرتاوە بەڕاستی دڵمان خۆش بوو بە پێشەنگاکە هەرچەندە ڕوبەرێکی بچووکە بەڵام دڵخۆشکەرە. هەنگە هەشتنە چ ئەنجامەکە بووە؟ کە ئەنجام وەک برای ژاماجە پێدایی نوکردنا علاقاتان بێژین زۆربەی ڤان کۆمپانیە الڤێرێ هەر علاقات هەنە للزاخۆ حتا فاو هەمیە علاقات هەنە، بەڵێ هەمی کۆمپانیا مثلا موادێن نوێت هەینێن سیاسەتە وانیا بەدلت بێت تەحدیثت بێت، ینی هەر مشتریە خۆت بینێتەوە و هەندێکش دەرڤەژت هێن ئەوان کڕیارێن نیژی هەبوونە کڕیارێن نیژی هەنە بەڵێ ینی زۆربەیە شەریکال vêrê عقد و طەڵەبی چێکرین، یعنی طەڵەبیت بۆ هاتینێت نوێسین کۆ پشتی vê معرەزê kar li ser bikin. زۆربەی ئەوان خەلکێ ناوەڕاست و خاروێ عێراقێنە کۆ هاتینە vêrê هاتناوە حتا نوکەک و دروژا دوێم دانە ئەم بەحەسکەین بوو هەنگوو وەکو بەژ یا دەوروبەری خوژی تەدیتی چ ئازداوە دیت؟ ڕاستی me تەوەقع نەدکرد li Zaxo divî astî de bêt. Yani بۆ carayekiye li Zaxo pêşangeheka hosa çêbît belê astekê gelek baş daye. Yani evêt hêne vêrê evêt ziyara vêrê dikin gelek yani mistewayekê baş daye û pêşangeh ji dibînî yani pêşangeheke bi rastî jî ferqînîne li geliya pêşangeheka Ewropî ya Emerîkî. باشە باشە ئەگەر بە هەژمار بەحسی بکەین هەنگوو وەکو دەستکەوت vêre هەنگوو گرێ بەس تو تەبەحسی کرد هەفتەیەکە هەشتنە یەک دی ناسینە بەسنگەشنە چ اتفاقاتادا vêre هەنگوو چ بەرهەمێک بەدەست خستیە؟ بەێ ئەم وەکو کۆمپانی me girêbest li vêrê kir her kompaniyet navxۆyet me بە هەژمار کارین بزانین چەند هەنگوو kirîne yan çavarê çend de bikin divan rûjada کە girêbest ez behsê xwe bikim yani hezar tana pitir me girêbest kirîne ku em bikirin her il kompaniyet me yet navxo باشە ew ji biqoliyatin em bêjîn em pakêjîn kirdikin wek bo marka xwe. gelek باشە ئەخ وسام. نعم خلينا نحكي على الارقام. انت هنا يومين حكيت على التعارف من قريب ناسيني لك نزيكبون او بيرني كالوبالو بداوشتي كردوا اوي كا بردستيا اوي كا بجمارة بردستان كردي بيشتكتا هيك ايوا پێگەیشت بڵێ وەکو ئاماژەم پێداکە و کۆمپانیانەی کە هەن 20 ساڵە مامەڵە بێکەوە دەکەن هەن لێرەن بەڵێ بەشێکیان ئەو بینینەی کە هەبووە بینینی ڕوبەڕوو باشترە لە پەیوەندی کردن بە تەلەفۆن. هەندێک کۆمپانیامان بینیوە ئەوانەی کە کارگان هەیە و ئەوانەشی کە لە نێوان کۆمپانیەکانش خۆیان پێناساندن هەبووە بە ئێمە لە هەمان کات بەراوردمان کردو بە بەغدا ئێمە ڕێکەوتنمان کردووە لەگەڵیان زۆربەی ئەوانەشی لێرن باسان لە بەهای دیاریکراون نەبووە بە زۆرەکان لە ڕێی بنچینەییەوە گەیشتونێت تا لە تێگەیشتن دواتر لە ناواخنی ئەو پەیوەندیانەوە تەلەفۆنانەوە ئەو ژمارانەی کاڵگۆڕ کراون
ئەو جۆرە ڕێکەوتانە ئافرێن ئەو کارگەی تاهینیش کە باس کراوە ئێمە پێمان پێوەکردن کە سەر سامون کە گەڕینەوە بەغدا تەماشا دەکەین و نرخەکان و تاوتوێی دەکەین کەواتە پیشەنگە بۆ چ ڕادەیەک ئاسانکاری بۆ کارەباری ئەوە دەکات 100% باشتریشتیش ئەو پەیوەندیە دوورانەیە کە دروست دەبێت واتە کەسێکی دیکە دەناسێت بۆ نمونە ئەو کۆمپانیای هاوسەیەکی خۆی بە تۆ دەناسێنێت وە زۆر نزیکبوونەوەک هەیە ئێوە لە پیشەنگەی دیکە لە کوردستان و لە وڵاتانی دیکە بەشدار بوون بەچە ئاستێک هەڵی سەنجەن و خەبڵاندنی بۆ دەکەن چونکە زیاتر لە کەرتێکی لە خۆگرتووە لەو پیشانگەیە بۆ زانین هیچ پیشانگەیەک نییە کە من بڕووی تێنەکەم لە بۆ نمونە لە ئەڵمانیا پیشانگاکەی دواتر لە فەڕەنسا پیشانگەی وەڵفود لە دوبەی تەنانەت پیشانگەی تورکیاش بەراوردیان بکەین لەگەڵ ئەگەر بەراوردیان بکەین لە ڕووی بارستایی بەشداری لە ڕووی بارستاوی کەمێک کەمترە بەڵام ڕێکخراوترە لە ڕووی ڕێخستنی کەرتەکان چۆنە بڵێ ئەمە هۆڵێکی تاقانەیە بەڵام زۆر بە جوانی ڕێکخراوە یەکەم جار نییە کە ئێمە ئێرە دەبینینەوە ئەزمونێکی دێرینە کەڵەکە بووە دەبینین میوانداریەکە لانی خزمەتگوزاری لە پلەی یەک و باڵادایە بێجگە لە کۆمپانیا نێودەوڵەتیەکانی دیکە و شارەکانی دیکە لە 20 وڵات هاتوونە ئێرە کۆمپانیا ئێرە خۆجەیەکان ئەوانەی ئێرە لە کوردستان داواکاری ئێوە چییە لە پارێزگا عراقیەکانی دیکەی عراق لە چ هەستێکە ئەگەر بەراوردیشان بکەین دواتر بەراورد بە هاوردەکراو کارگەکانی کوردستان ئەگەر تەماشا بکەی بەتابەت دوای بەرهەمی نێوخۆیی کە پەری پێدراوە کە حکوومەت پاڵپشتی لە بەرهەمی نێوخۆیی دەکات کارگە دروست بوون کۆمپانیا دروست بوون کە چێبڕچەی کۆمپانیا نێودەوڵەتەکان دەکەن و زۆر جار جوانتر و باشترن لە ئاستەشی باڵا بەڵام هەندێک بربەست هەن تەنانەت لە ڕێگەدا بربەستمان دەبێت باس لەوە دەکەین بابگەرن کاک نەچیروان اف تفگرهایی یا بازرگانی و ایجابیات به پیشانگهی جیدر که بگمان یک جخالان گریدای و گوهاستنه به تایبت و گوهاستنا بر همان لگل عراقه دمک بازرگان به تایبت بار شوفرم بار هلگران کو بر همین و بدگو هزن گازندج وان پرزگری کاند کن کو خالن پشکنینی در دکون و چی کاریگری حتی نوکا بهنگو چکریه چه تعامل الگل کن راستی کاریگاریه که یک جار زور سر پروسا بازرگانی همیه هبول وی دوره بله اف ریگرین اف ریکا بجن بو ناوراست و خارو عراقی عندك سيطرة هم بيجن زالجه هاتين ديناتن ناوي زالجه ها بلي كاري جمركيت كين وكي كوب عملية قال دولة كاديب بالضبط جاري أبا نياسية وندستورية هذا جالك كيشة بو بازرگاني ما درس كرنا بو ما بخاش درس كرنا بجا كيشال ديف كيشة هر كتينة سريك تراكم بينا اگر بيراتا بيت اول جار كيشة حفته و 2 ساعتا و پشتهنگه او اسيكودا و بيفهر حتى الى اخرين يتمعاملها حتى ورقتنا برتيلا يعني اوج بلي اوج يا هي هذا همية بين كومكا مشكلة بو بازرگاني كو نشت مواد خل في دفري بو عراقي بد باشا رأيام من أزبينم أذا كيشة كبس سياسية بين باشا بكيشة أجر بنونه بحث بكين بو وان برهمن كتو خوازي بقو هزي بو عراقي چه قران كاري چكري أجر بنونه بيني قال فترة اكبري نوكا چكو نوكا بيجن قباش زيادة تره بار زيادة تره قصدته يعني نوكا قباش و برزگريك زيادة ترن وكي قال هندك بازرگاين ديجي ام فيرا آخفتين لخالي بشكنينه بله راسته وگاوی سیستمی که هید بجنه سیستم اسیکودا هر کمپانیا که هبی دوید ویری ده سجل کری بد بله هر کمپانیا که یان کارگاه که کردستانی هم بیجن دوید البغدا سجل کری بد و يعني افكار بيروقراسي هميال ويري بريفا بد تا بشت وي كودي ورگرت
والفا سيطرة درباز بت سراراي هندج هر أصلا كان أبو كومبانيين كردستاني اره يعني اگر تلقال بري دو سه سال حسابتي وفيجا في يعني نوت الصادق كيشة زيادترن يت ريكي نو بينا كردستاني وعراقي ده هميجي او كيشنكو نيت ياساينا ودبيت بازرگاني بخوا للزاخو حتى فاو دبيت حربت چونك كموات لزاخو ابراهيم خليل داخلت بت او مستندك رسمية هيد بجني منافست او بوي منافستي قانونيا تتشي لزاخو حتى بصرة مواد خواب بي اوا دستور عراقي جي اره قوت يعني مسموح بو هر كسا باشا اخ وسام هاي المعوقات ئەو بربەست كيف أثرت چۆن کاریگەری لەسەرەوەی بازرگان دروست کردووە لە بەغدا بەراورد بەو خواستەی لە پارێزی عراقیەکان بۆ بەرهەمی کوردستانی هەیە درەنگ کەوتنیان بەڵێ درەنگ کەوتنیان بەهۆی خاڵی پشکنین کە زۆر بوون و بەردەوامن بڵێ بربەستی زۆر ئەوە ئەو زۆرە پشکنینە دەزانی کە ئەوانەی کە دەستی بەسەردا دەگرن بەهۆی ئەوەوە بازار قۆڕق دەبێت لە هەمان کات درەنگ دەکەوێت و لە هەمان کات بەرهەمەکان ناگەنە شوێنی خوان لە کاتی پێویست لەسەر بازرگانەکە دەکەوێت لە زیان بە قازانجەکە دەگات و ڕاستەخۆش هاوڵاتیان زەرمەند دەبن هێشتنەوەی بە گۆمەرگ یاخود هەر وەرگرتنیەشی زیاتر لە ڕێگا بە زیانی هاوڵاتیان دەشتێتەوە واتە لەوان وەردەگیرێت با بەڕاشکاوی بڵێ کەواتە گیرفانی هاوڵاتیە زەرمەند دەبێت بەڵێ لە گیرفانی هاوڵاتیە و بەبێ ئەوەی هەستش پێ بکەن ڕێژەیەکی دیاریکراو هەیە 1 تا 8 لە سادە چەندە لما استاذ نيتشيرفان يقول هذا مخالف للدستور بەڕێز نەچیروان ئاماژەی بۆ ئەوە کرد کە ئەمە پێچەوانەی دەستورە کە زیاتر بە سیاسی کراوە وەکو بازرگان ئێوە لە نێوان خەڵکیدان ڕۆژانە ئەو بزاوتە بازرگانیانە دەبینن چارەسەری کۆتایی چییە بۆ ئەو جۆرە دۆخە لە ڕاستیدا نازانم ئایا چارەسەر ئەو بابەتە چییە و حکوومەت دەستەوەستانە توانێت چارەسەرکردنی کێشەکەی نییە هەر پارێزگەیەک یاساش دیاریکراو هەیە ئایا بۆی ئەو سیستەمەوە ناتوانێت ئەو کاری ئەو کارانە ڕای بکات واتە مامەڵەکە بە شێوازێکی جیاواز مامەڵە دەکات لە نێوان هەرێم و بەغدا جیاوازی حکوومەتی ناوەندی و هەرێم جۆرە کێشەی یەخستنی گومرچی هەیە واتە ئەو جۆرە ڕسوم و باجانەی کە هەن جیاوازن ئەمە هیچێکە لە بابەتەکان پێم وایە واتە جیاوازی هەیە لە نێوان حکوومەتەکان یەک لەو خاڵانەی کە پەیوەندیدارە بەو سیستەمە لە تەواوی بازرگانەکان ئەوەیە ئەگەر تا سەرمانجی 11 خۆتۆمارکردن نەبێت لەلایەن حکوومەتی عێراقەوە یەکێک لەو ئەو خاڵانی کە لەسەر بازرگان دەچەپێندرێت ئەوەیە ناتوانن سوودمەند بن لە نرخی فەرمی دراو بەڵێ ئێمە تۆماران کردووە لەسەر 1938 دۆلار ڕەزامەندیمان وەرگرتووە کاتە سوودی لێ وەردەگرن بەڵێ سوودی لێ وەردەگرین بۆ خەڵک باشە دەشتێتەوە چونکە بەهاکە دەشتێت لەسەر 1920 دینار ئەوێ چی کاریگەری سەرنگوچێ کردیا یەکشوان خاڵان ئەوە کو دەبێت ئەگەر تو خۆ تومار کردوی سیستەمیدا تو دەژوێ ڕزگار ببی کو دولارێ فەرمی سوودێ ژێنەبینی بنرخی فەرمیش بەرک و بنرخی فەرمی بیتن داوی جار کاریگەری سەرتەچێت کە کاریگەری سەر بەریکا وڵاتیانژی چێت بالضبط طبعا هر كومبانيا كاف شرط وشريطين كو فيغافيت زحمت كاتين تطبيق ناكد او استفاده في سعر قانوني ناكد بصراحه هذا كيشاكا ديابو بازرگاني براستي يعني اگر فيغافي بازرگان ديف سعر بازاري دولاري بكرتو بو دروريكد نشت منافسة وان كومبانيا بكت اول ناوراست و خارو عراقي كارت كن جالك سباس بو كاك نيتشيرفان لازقين بازرگان هروها الاستاذ وسام موفق التاجر اللي جاي من بغداد شرف لنا اهلا وسهلا بكم شرف مدبون زور بخير بين